بینەرانی خۆشەویستی بیکەیفۆر ئەم کاتتان باش. خۆشحاڵین جارێکی تر بە دیدارتان شاد دەبینەوە. ئەمڕۆ بە باشمانزانی سەردانی هونەرمەندی لاو کاکە ڕێژوان بکەین کە خەریکی ئامادەکاری ڤیدۆ کلیپێکی نوێیە. نەگەڕانەوەم نەمانەوەم نەهیەمم نەهیەوم ئێرە ناسەی جەخنکاوە بۆ من هەر بەوی نەماوە. کاکە ڕێژوان ئەم کاتە و باش. زۆر سپاس دەکەم، زۆر سپاسی کەناڵی بیکەیفۆرەکەم بەڕاستی ئەزەتیان کێشا بۆ هاتنتان. زۆر سپاسی ستافەکانتانەکەم یەکە بە یەکە دەستی هەموو لایە خۆش بێ. کاکە ڕێژوان ئەگەر بتوانین کورتە باسێکی ئەم ڤیدۆ کلیپەتمان بۆ بکەیت. ئەم ڤیدۆ کلیپە کە ڤیدۆ کلیپێکی نوێیە یەکەم بەرهەممە ئینشەڵا بە دڵی هەموو بینەران و بیسەرانە بێت و ئەگەر هەر ڕەخنەیەکیش هەبێت ڕەخنەکانیانەکەمە سەرچاوم لەبەرەوەی یەکەم کارمە ئینشەڵا باس لە کارەکانمان بکەین. کارەکەمان تێکستەکەمان هین کاک مازیار فایقە لێرەوە لە هەر لێرەوە تاوەکو کوردستان چاوەکانی ماچەکەم ماندوو بوو لەگەڵ ماوە کاری ڤیدۆ کلیپیش کاک هیوای کورسات بەڕاستی ئەزیەتی کێشا لەگەڵم زۆر دەسە ماندووەکانی ماچەکەم زۆر سپاسێکم. ئینشەڵا وایسەوا خەریکین و شتێکی باش و بەدڵی بینەرانە بێ. کاری میکس و ماسترینی کاک ئاراد هاشمی لە ڕۆژهەڵاتەوە هەر لێرەوە تاوەکو ڕۆژهەڵات چاوی ماچەکەم زۆر ماندوو بوو لەگەڵم. هیوادارین لە ئایندێکی نزیکە ئەم بەرهەمە دەم ڤیدۆ کلیپەت پێشکەشی کەناڵی بیکەیفۆڕیکەی. دڵنیایەوە زۆر خۆشحاڵە بمەگرەمی شەش لای ئێوە بڵاو بێتەوە. زۆر سپاستانەکەم و ئەم دونیا بێزارم لەم حسارەیە زۆر ڕقم لەم ئازارەیە بێزارم لەم حسارەیە ژیان لێرە دووبارەیە. دوور لە چاوی هەموو کەس بین با دوو جەستە و یەک نەفەس بین بوونت بەسە بۆ ئاوەدانی تۆ دونیایەکی پڕ لە جوانی بێزارم لەم حسارەیە زۆر ڕقم لەم ئازارەیە بێزارم لەم حسارەیە ژیان لێرە دووبارەیە بێزارم لەم حسارەیە ژیان لێرە دووبارەیە.